يعني پێویستە لەسەر میلەتی کورد ئەم خاکە بە خاکی خۆی بزانێ هەر کەسێ بەرگری لەم خاکە نەکە لە میلەتە نەکە بەڕاستی بێویژدانیە و وابزانە کورد نییە هەر گرۆپێک هەر حیزبێک کە شۆڕشی پێ ناکرێت بێویژدانیە بێ ئەخلاقیە ڕێگا لەویتر بگرێت کە کوردایەتێکە شۆڕش و گەل و خاک و نیشتیمان ڕزگارەکە بێویژدانیە بێ ئەخلاقیە کەمە ئاسەنگی بۆ دروستەکە و نۆکەرایەتی داگیر کرد و ئەبێ بە کۆڵوانە سووری بەرلەش کرد پێویستە لە گوندەکانەوە هەتا شارەکان ئەوەی کە بەشداری ئەم ڕێپیاوانە ناکە بەڕاستی بێویژدانیە یعنی بەڕاستی بێویژدانیە چونکە وەرە خاکە داگیر کرێت تعدال لێ بکرێت بتکوشن لەسەر خاکی خۆت لەسەر مافی خۆت کەس خۆی نەکا بە ساحبی یعنی پێویستە خەڵک هەڵوێستی باش بنوێنێ دشت بە داگیرکرد دشت بە خیانەتکار هەڵوێستی باشیە بێ دەستی بەسەر ماسکە گرتووە وەکو ئەڵێن ئەگەر شۆڕشی پێ ناکرێ شۆڕش تێک مەدە ئەگەر شۆڕش و کوردایەتی پێکرێ شۆڕش تێک مەدە کورە هەر زۆر پێویستە ئەنجا لەوە پێویستە کاکە چی کایە ئەتۆ لە باتی دشت بە داگیرکرد بە لێدوانێ بەرەو ڕووبیتەوە ئەتۆ نۆکەرایەتی بکەیت یعنی بێمعناییە شەرمەزاریە شەرمەزاری چۆنە شەرمەزاری بەو شێوەیە بە نمونە حکوومەتی عێراقی لەسەر ئەم دەستدرێژەی تورکیا هەڵوێستی بوو ئەوانە گەر کوردن کوا هەڵوێستی ئەوان بێمعناییە کاکە ئێمە میلەتێکین کە میلەتی کوردین بێ خاوەنگین کەس خاوەنگمان نییە هەرچی کەسێ هەڵەسێ دوژمنەکانمان هەر چوار پارچەی کوردستان هەر چواردەوری دوژمنمانە هەر بە عەرەبتەوە دوژمنە تورک ئەوە یەکەم دوژمنی هەموو میلەتی کووردە تورک دوژمنی هەموو میلەتی کوردەوە بزانن زۆر چاک بزانن ئێمە ڕۆژێ پەکەکە یەکێتی هاواری بۆ ئەبارەکە کە وەرن پەک دێ خۆی بە ئامادەکە خۆی بە کوشتەدا لەسەر خاکی کوردستان ئێمەش ئامادەین کە میلەتی کوردین لە هەر شوێنێ هەست کوردێ تعدای لێ بکرێ ئێمەش ئامادەی خۆمان بە کوشت دەین کوردێک هەست کوردێک دوژمنایەتی کورد بکە هەست کوردێ دوژمنایەتی کورد بکە کورد نییە لە کورد نییە هاشا لێی هاشا لەو کوردەی کە کورد بە کوشت ئەچێ بۆ دوژمنایەتی کورد وەڵاهی من ئەڵێم هەر کەسێ بێ بۆ خاکی کوردستانمان قاچێ بڕینەوە تورک بێ عەرەب بێ هەر کەسێ بێ وەکو گەنجێکی باشووری کوردستان بەرخودانی گەریلاتش بە داگیرکاران بەرزە نرخێن نمای شانازی ئێمێ و پێویستە ئەو لایەنانەی کە لە باشووری کوردستان دەستیان خسۆتە دەستی دوژمنانە واز لە خیانەت بێن بۆ ئەوەی دۆستی کورد بەرەو دواوە نەڕوا و دوژمنکاران خاکەکەمان داگیر نەکەن ئەو خیانەتەی کە پارتی دیموکراتی کوردستان دەستی داوەتێت دژ بە گەریلاکانمان و دژ بە هاوڵاتیانمان شەرمەزاریەکەین پێویستە پارتی دەست و خیانەتە هەڵبگرێ چونکە دوژمنانمان بەڕوونی وتیانە ئەوان تەنها دژمنی گەریلاکانمان نین بەڵکو دژمنی هەموو کوردێکن و باشترین کورد لای ئەوان کوردێکە کە مردبێت